لە ڕووی دەرمان و دەرمانمان کەمە ئەبێ خۆمان بیکڕین. ڕێبوار عەبدولقادرێکێکە لەو نەخۆشانەی چاندنەوەی بۆ هەردوو گورچی لی کردووە و لەسەر گیرفانی خۆی 110 ملیۆن دیناری خرج کردووە. دەڵێت حکوومەت داواکاریان ناکات و دەرمانەکانیش بۆی نزمی کوالیتیەوە سوودی لێ نابینن. لێ نامەوێ خۆمان بیکڕین. راپۆرتی پزیشکی دەری خستووە لە ساڵ 85 وەکو کەندام ئەمە حسابکردن، بەڵام تا ئێستا هیچمان بۆ نەکراوە. معنانشمانەیەکو دەرمان و لە ڕووی دەرمان و کوالیتی نییە بێ خۆمان بیکڕین. بڕی دەرمانەکەی 150,000ێکە بەڵێ لەسەر گیرفانی خۆم کردووە، هەمومان لەسەر گیرفانی خۆمانێکێنەوە بڵێم گورچی لە گۆڕی نەیگۆڕین. ڕێکخراوی گورچی لە پارێزی کوردستان دەڵێت ساڵی 2012 موچەیەکی چاودێری خێزانیان بۆ بڕابووەوە، بەڵام لە ساڵی 2014 موچەکانیان بردرا. لە ئێستاشدا نەخۆشەیەک کە گورچیلەکانی سست بوو بێت مانگانە بەلانی کەمەوە بۆ کڕینی دەرمان و پشکنین پێویستی بە 150,000 دینار دەبێت. کێشە و گرفتی ئێمە با بڵێن دوو گرفتە. یەکەمەوەیە کە ساڵی 2012 تا 14 بڕەموچیەک وەکو چاودێری خێزاندراوە بۆ نەخۆشانی کە چاندنی گوشلیان بۆ کراوە لە هەرێمی کوردستانە. ئەم موچەیە لە ئێستادا بڕاو بە بۆیانووی ئەوەی کە خێرانی دارایی و چوزانم ئالە و بابەتان هەلو مەرجی سیاسی. خێرانی دومیشمان دەرمانە. دەرمان ئەو دەرمانانەی کە لە عێراق و داغڵی هەرێمی کوردستانە بن نیسبەیان کەمە، وانیسبەشیان کەمە نەقسیانتیایە، واتە ئەو دەرمانە ئێسا عیلاجێکیان یاوە بە نەخۆشەکانمان با بڵێن حەوێکە کوالیتی نییە بە هیچ شێوازێ نابێت نەخۆش بەکاری بێنێ. شروبەکانیش بە هەمان شێو ئەو شروبانی کە ئەدرێ بەو نەخۆشانە هەندێ لە نەخۆشەکانمان پێی ناکەوێت بەداخەوە. لە ڕێکخراوی گورچی لە پارێزی کوردستان 75 نەخۆش تۆمارن کە چاندنەوەی گورچی لایەن بۆ کرا و بەردەوام پێویستیان بە دەرمان و چارەسەرە، بەڵام نیگەرانن لەوەی ئەو دەرمانانەی پەیوەستە بەوانەوە وەک خۆیان دەڵێن کوالیتیان نزمە و سوودی لێ نابینن. جگە لەوەش لە هەڵەبجە دەنەخۆش بەهۆی سستی گورچیلەکانیانەوە لە سنتەری شوشتنەوەی گورچیلە ڕۆژانە چارەسەر وەردەگرن و کاری شوشتنەوەی گورچیلەکانیان بۆ دەکرێت. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.